باس لە سەمای بالێ ئەەکەین جاسەر کۆلەوانەیە زەربەمان ئەو جوڵە جیاوازانەی سەمای بالێمان بینی بێت کە هەنەجا بە شێوازێکی وەرزشیش ناوی ئەبرێت ئەتوانین بڵێ سەمای بالێ و لەو شێکی ئیتالیەوە هاتووە کە بەمانای باڵاڕێکی دێت لەو کاتەدا لە شارەکانی ئیتالیا لە گۆڕەپانەکاندا بە شێوازێکی نمایشی جیاواز لەگەڵ میوزیکە کلاسیکەکانە ئەنجام درراوە جا ئەمە ئەمڕۆ باس لە سەمای بالێ ئەەکەین بزانین چۆن کار لەسەر دەروون و جەستەی مرۆڤ ئەکات بۆ ئەمە بەسەمە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەکر عومەر ڕەشیدمان کردووە وەک بەڕێوەبەری یەکەی چالاکی هونەری و قوتابخانەکانی سلێمانی بەخێر بێ مامۆستا بەخێر بێ ئەگەر باسێکی سەمای بالیە بکەین کا بینید سەمای بالیا لە زۆربەی وڵاتەکانە لە مناڵیەوە کاری لەسەرەکرێت ئێوەش بە تایبەتی لە سیستەمی پەروەردەیە لە ناو خوێندنگاکانە لای خۆمان تا چەند ئاشناین بە سەمای بالیا تا چەند ئاشناین بەوەی کە منداڵانمان لە سەرەتای تەمەنیانەوە فێریان بکەین چونکە ئەمە لە سەرەتای تەمەنەوە فێر نەکرێت لەوانەیە لە تەمەنێکی تا تۆزێ قورس بێت ئێوە چۆن کارتان کردو لە سیستەمی پەروەردەیە پەرە بەم بوارە بن بێگومان من بە ئەوە ڕابگەێنم کە من وەک سەمای بالیا ڕاستم لەگەڵ هەموو هونەرەکانە بەڵام لەوانێ شارەزایکی ئەو تۆم نەبێ بە ئەوانەی کە لە سەمای بالیا ئیشیان کردووەکو دادا ڕووبار کاگ نیاز دکتۆر نیاز بەڕاستی ئەمە سەمایەکی بالی جوان هەبوو پێشتر لە سلێمانیە کە زۆر برێوی پێدرا بوو زۆر ئێمە چالاکی قوتابخانەکان پشتگیریمانەکردن سەمایەکی جوان بوو کە چەندین فیستیڤاڵ بەشداریان کرد لە ناوخۆ لە دەرەوە بەڵام بەداخەوە ئەوە ئێستا نەماوە ئێمە زۆر هەوڵمان ناکە لەگەڵ بەڕێز ئەو کات مامۆستا کەمال نووریش کە ئەمە ئەگەر بکرێت لە سلێمانی چونکە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و هونەر و هەموو هونەرەکانە بەڕاستی کە هەر قوتابخانەیەکی بۆ بکرێتەوە قوتابخانەیە بکرێتەوە هەر لە پۆلی یەکی سەرەتاییەوە ئەو مناڵانەی ئارەزوومەندن ئەو دایک و باوکانەی ئارەزوومەندن مناڵەکانیان بخەنە ئەو سەمای بالیەوە چونکە سەمای بالیە هەم جۆڵی وەرزشی تایە هەم مۆسیقای تایە هەم هونەرێکی زۆر زۆر جوانە بەڕاستی هیچی کەمتر نییە لە شانۆ چۆن شانۆ دایکی هونەرەکان و هەموو هونەرەکانی تیاکۆ ئەبێتەوە سەمای بالیەش بەڕاستی هونەر و وەرزش و هەمووی لە خۆی ئەگرێت من پێم خۆشە جارێکی تر ئەوە زیندوو بکرێتەوە لەوانە نەشتوانم وەک پێویست قسەی لەسەر بکەم چونکە ئێمە بەعام وەک چالاکی قوتابخانەکان کار لەگەڵ سەمای بالیە و سەمای کۆری و وەرزش و ئەم شتانە هەمووی تێکەڵەکەین و خزمەت دەکەین لە سلێمانیا بەڕاستی لێستا سەمای بالێ لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ بەڕاستی لە سلێمانیا زۆر لە ئاستێکی زۆر باشە زۆر پێشکەوتووە ئێستاش من دەستخۆشی لە ڕووبارخان و کاک دکتۆر نیاز لەتیڤەکەم بەڕاستی لە هەوڵان جوڵێکی خۆیان هەیە بەڕاستی هەر لە مناڵەکانی خۆیانەوە زۆر جار لە بۆنە و یادەکانی سلێمانی ئایان بینم کە ئەو سەمایە بەردەوامە و ئیشی لەسەرەکرێت من هەنە دیمەنیشم بینیوە سەرکۆ لەگەڵی کە سەمای بالێ لەگەڵ میوزیکە کلاسیکەکانە ئەکرێ بەڵام من هەنە دیمەنە بینیەوە کە لەگەڵ میوزیکە کوردی و ڕەسەنەکانیشە ئەنجام درراوە کارێکی زۆر جوان بووە زۆر ڕاستە زۆر ڕاستە مامۆستا لەگەڵەوەی کە بەڕێستان چەند ساڵێکە لە چالاکی قوتابخانەکان خزمەتەکان وە ساڵانە بە تایبەتی مامۆستای هونەر چالاکی ئەنجامێن ئەمەم چالاکیانەش بە خوێندکاران ئەنجامەکرێن ئێوەکو سەرپەرشتیارەکان داواتان لەو مامۆسایانە نەکردووە کە بە شێوەیەکی باش لە ساڵەکەیە بتوانن لە کۆی ساڵەکە کۆمەڵی ئەزانی ئەوانەی کە بەهرەیەشیان هەبێ و دەستەیەکی ئامادەکراوی باشیان هەبێ ئەتوانی لەگەڵ ڕایانان بکەی تابلۆیەک ڕێک بخەی کارێک ڕێک بخەی چەند کاری میوزیکی تیاابێ هەم وەکو لایانی دەرونی بۆ منداڵەکە زۆر زۆر سوودی لێبینێ باشترە بێ بۆوانەکانی تری کە بەڕێستان زۆرتر ئەزموتان هێلەوە هەم ئەبێ بە چالاکیەکیش بۆ قوتابخانەیە کە ساڵانە بتوانێت بەرهەمی هەبێ لە بواری هونەرا هەمیشە ئێوە دەست پێشخەریتان کردووە کە وانەی هونەر و وەرزش پشتگوێ نەخرێ وەکو خۆی بخوێنرێ چکە مناڵ پێویستی پێێتی هەوڵی ئەمەشتان ناوە بێگومان ئێمە ئەرکی سەرشانمانە کە خزمەتی مناڵان و قوتابیان و خوێندکاران بکەین لە ناوەندەکانی خوێندن لە باخچەکانی مناڵانەوە تا ئامادەی یەکان بێگومان ئێمە کۆمەڵی مامۆستای زۆر باشمانێ لە سنووری سلێمانی کە دە پەروەردە لە خۆ ئەگرێ کە لە هەر پەروەردە و ئێمە هۆبەیەکی چالاکی قوتابخانەکانمان هەیە بێگومان لە ژێر ڕێنمایی بەڕێوەبەرەتی چالاکی قوتابخانەکانی سلێمانی ساڵانە ئێمە کۆمەڵێ پلانمان بووە لە وەزارەتەوە وە سلێمانی زیاتری چونکە شارێکی پڕ لە ڕۆشنبیری و هونەرە ئەو بەرنامەیە زیاتر ئەکەین زیاتر پەل هاوێژین بۆ هونەرەکانی تریش بەڕاستی
ئێمە لە چەند ڕۆژی داهاتووە ڕابردووە فیستیڤاڵێکی شانۆمان کرد بۆ پەروەردەکانی سلێمانی بە خۆشحاڵیەوە دە گروپی شانۆیمان کۆ کردەوە لە هۆڵی ڕۆشنبیری و هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان 3 ڕۆژ بەردەوام بوو بەڕاستی بەهرەی زۆر جوانمان بینی لە قوتابیان و خوێندکاران کە لە قەزا و ناحیەکانی شەوە هاتبوون و لەگەڵ ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی ئەو فیستیڤاڵە ئەنجام درا بێگومان من دەستخۆشیان لێکم وەک بەڕێوەبەرێتی چالاکی قوتابخانەکان و ناوەندی شانۆمان ئەمەیان ساز کرد کە لیژنەیەکی جوانمان پێکێنە ئەو لیژنێ بێ جیاوازی هەڵسەنگاندنیان کرد بۆ ئەو قوتابی خوێندکارانە کە لە ئەنجامدا پەروەردەی ڕۆژهەڵات با بڵێن هۆبەی چالاکی قوتابخانەکانی ڕۆژهەڵات پلەی یەکەمی هێنا پلەی دووەم پەروەردەی شارباژێر و هۆبەی چالاکی هونەریان پلەی سێم پەروەردەی ڕۆژ ئاوا و چالاکی هونەریان من دەستخۆشیان لێکم لە تەواوی قوتابیان و خوێندکارانی بەشدار بوو لە هونەرمەندان لەو کەسانی کە سەرپەرشتی ئەم گروپ و تیپانەیان کردووە بەڕاستی سەر باشە خۆش لەسەرتا ئاماژت بۆ کچکە لە سەمای بالێ سەمای کۆریشی تیا بۆ لەو فستیڤاڵە ناڵەکان تا چەند هەزیان لێ بوو لەو سەمای کۆریە کە بەشداریان تیا کردووە بێگومان ئێمە کۆریەکان سێ ناوەندی خوێندنیانێ لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک ساڵانە ئەمانە فیستیڤاڵێکەکەن جاری وایە ناوی فیستیڤاڵی تێکەڵبوونی هونەرەکانی گەلانە بە خۆشحاڵی و لە هەر سێ فیستیڤاڵەکەدا بە سەرپەرشتی بەڕێوەبەرێتی چالاکی قوتابخانەکانی سلێمانی لەو مەراسیمە بەشداریمان کردووە بێگومان لە چەند ڕۆژی ئێمە وەکو دەستپێکی فیستیڤاڵی شانۆمان لە هۆڵی ڕۆشنبیری دەستپێکی فیستیڤاڵەکەمان بەو سەمای کۆریە دەست پێ کرد وەکو تێستێک بزانین لەسەر ستەی چۆن ئەو چالاکی ئەنجامەدەن و ڕۆژی سێشەممە لە شاری هەولێر ئەو فیستیڤاڵە ئەنجامەدرێت کە فیستیڤاڵێکی ساڵانەی کۆریەکانە بێگومان سلێمانی بەشداری کردو بە سەرپەرشتی بەڕێوەبەرێتی چالاکی قوتابخانەکانی سلێمانی کە هەمووی مناڵی کوردن ئەم شارن لە کۆمەڵگەی پەروەردەی کوردستانەوە بەشداری ئەکەن ئەمە بۆ ئێمە جێی دڵخۆشیە کە ئەو هونەرانە تێکەڵبوونێک دروزە بێ لەگەڵ گەلان بێگومان ئەمە کۆریایی باشوورە ئێمە سلێمانیتوان لەگەڵ کۆریای باکووری شاکاری هونەری بکەین بەڕاستی زۆر باشە کەواتە ئەمانە بە خۆی لە خوا تێکەڵکردنی ئەم کەلتورانە هەر لە مناڵیەوە سوود و تایبەتمەندی هەیە بۆ ناوچەکەش ماچکە لە ڕابردووە لەوانەیە ئەم کەلتورانە تۆزێک کەمتر تێکەڵێ ئاشنابوونمان کەمتر بوو بێ بەڵام ئەم هەمانجیە لە بواری پەروەردەیە گرنگی خۆی هەیە مامۆستا لەگەڵ ئەوەی کە ئەم وانەی هونەرە لە ڕووی شانۆ لە ڕووی میوزیک لە ڕووی شێوەکاری لە ڕووی سەماکردن چەند سوود بەم خوێندکارە ئەگەێنێ ئەمەنە ژوا لەم خوێندکاراکە کە بارەیەکی ئاشکرا بکات یعنی زۆر جار خوێندکار هەبوو توێتی شانوێشی ئەنجامەوە من خۆم بەرکەوتنم هەبووە ساڵی خزمەتم کردووە لە ناو یەکێ لە ڕەوزەکانە یعنی کە شانوی کردو و توێتی حەزەکەم کە بچوومە پۆلیسێ دوایەوە پێم بۆ پەیمانگای هونەرە جوانەکان یعنی ئەمەش دەرفەتێکە کە تۆ بەهرەی مناڵەکەت بدۆزیتەوە مامۆستا خێزانەکەی ئەمە تا چەند ڕێک خۆشکەرێکە بۆی کە بتوانین کە وەکو خۆت ئاماژەی پێی هونەر لەم شارەیە هەمیشە بەزیندێتی بێ کاکە سەرکۆ بێگومان ئێمە ئەرکی سەرشانمان دۆزینەوەی بەهرەکانیانە لەم فیستیڤاڵی شانۆیان من ئەگەر بۆت باسکەم ینی بەڕاستی قوتابی خوێندکاری زۆر بەتوانامان هەبووە لە چەمچەماڵ من دەستخۆشییان لە یەکەم چەمچەماڵ بە 4 گروپی شانۆیی بەشداریان کردووە دووکان بەشداری کردووە شار باژێر بەشداری کردووە بڕوا بکە کۆمەڵێ بەهرەی جوان ئەو قوتابی و خوێندکاری کە لەسەر شانۆ عەرزی کردووە زۆر لە سەرپەرشتیارەکانی چالاکی قوتابخانەکان کە وەک جەناب شانۆکارن زۆر مەعجیب بوون پێیان ینی بەهرەیەکی زۆر جوانیان تایە کە یەکسەر دەستیان بگری بیان بیتە کۆلێژی هونەریان پەیمانگای هونەرە جوانەکان بەڕاستی دەورێکی جوانیان بینیوە ینی نواندنێکی جوان لە کچان و لە کوڕان من بە خۆشحاڵیەوە ئەڵێم زوربەی هەرە زۆری کچان دەوریان بینیوە لەو دە گروپە شانوێیەیە من دەستخۆشییان لێکم کۆمەڵە بەهرەی زۆر جوانمان دۆزێەوە ئێمە پاشان دەنگی جوانمان دۆزێەوە ئەمانە هەمووی بەهرەمەندن بێگومان ئێمە لیژنەکانی سەرپەرشتیکردن و لیژنەی دادوەریمان ئاگادار کردو کە ئێمە هەڵسەنگاندن بۆ هیچ مناڵ و قوتابی خوێندکار ناکەین بەڵکو هەڵسەنگاندن بۆ مامۆستای هونەرەکە یەکەین بۆ سەرپەرشتیاری هونەرێکە ئەەکەین هەڵسەنگاندن بۆ دەق و سیناریۆکە ئەکرێ نەک بۆ مناڵان و قوتابیان و خوێندکاران چونکە ئەوەی کەیەتە سەر ستەیج و شانۆ هەمویان لای ئێمە هونەرمەندن چونکە بەرامبەر جمهوریە دەتوانن قسە بکەن ئەمە جێی دەستخۆشیە ئێمە هانمان داون تەشجیعیانەکەین بەڕاستی بێگومان هونەر گرنگە
گرنگە ئێمە بتوانین بەهرەکانیان بدۆزینەوە بتوانین هاوکاریان بکەین وەکو چالاکی قوتابخانەکان بەردەوام ئێمە ئەوەمان کردووە. دەستان خۆش. سەرپاشتا چەند گرنگێ لە مناڵیەوە لەو مناڵانە بکەین کە لە ڕێگەی هوەرەوە پەیامەکانیان بگەێنن بە تایبەتی لەم جۆرە فستیڤاڵانە کە تێکەڵاوبوونی چەندین کللتوری جیاوازی وڵاتەکانە. ئێمە بێگومان ماوەیەک بەر لە ئێستا دوو کۆبوونەوەمان لە وەزارەتی پەروەردە کردووە. ئێمە وەک چالاکی قوتابخانەکانی سلێمانی و هەولێر و دهۆک بە خۆشحاڵیەوە باز لەوە کراکەوە وەزیری پەروەردە پێشنیاری ئەوەی کردبوو کە قوتابخانەیەکی هونەری بکرێتەوە لە سلێمانی و هەولێر و دهۆک. ئەم قوتابخانەیە لە پۆلی یەکی بنەڕەتێەوە تا پۆلی 12 هونەر بخوێنن. ڕاستە دەرسەکانی کەش بەڵام هونەر بەگشتی شانۆ شێوەکار مۆسیقا ئەمانە دەرسی سەرەکی بنتیایە. بێگومان ئێمە سلێمانی ڕەژنووسی خۆمان نووسی و پێشکەشمان کردوون هەولێر بە هەمان شێوە دهۆک بە هەمان شێوە. بۆ ئەم ساڵی نوێی خوێندن چاوەڕوانین ئەگەر ئەوە بکرێتەوە شتێکی زۆر گرنگە چونکە لە وڵاتانی دەوروبەری ئێمە لە ئێران لە تورکیا لە ئەردەن لە سووریا لەم وڵاتانە هەیە و زۆر سەرکەوتوش بووە. ڕاستە کۆمەڵێ لەوانەیە سلبیاتی هەبێت بەڵام کۆمەڵە ئیجابێتی زۆر باشیشی هەیە. سلبیاتەکان لەوانەیە کە تۆ قوتابخانێکی هونەری بکەیتەوە پۆلی 1 تا 12 لەوانەیە ئیتر پەیمانگای هونەرە جوانەکانمان تۆزێ شکست بێنێ لەوانەیە لە پۆلی 3ەوە قوتابی خوێندکارەکانمان نەچنە پەیمانگای هونەرە جوانەکان هەر بڕۆن لە پۆلی 12 و بچنە کۆلێژی هونەر. ئەمە بەڕاستی ئێمە خاڵە باشەکان و خاڵە لاوازەکانمان هەمووی بە ڕەژنووس داوەتە وەزارەتی پەروەردە خوازیارم ئیشی لەسەر بکرێت چونکە ئەوە گرنگە ئەگەر قوتابخانەیەکی هونەری لە سلێمانیە بکرێتەوە من زۆرم پێ باشە ئەگەر قوتابخانەیەکی بالیەی مۆسیقی بکرێتەوە هەر زۆر باشە چونکە زۆرێک لە مناڵان ئارزومەندن ئەو جوڵەیان تایە کە بتوانن ئەو سەمایە بکەن هەم وەرزشە هەم مۆسیقایم شانۆیە هەموو هونەرەکان وتم لە بالیە و لە شانۆیە بەڕاستی کۆ ئەبێتەوە. سلێمانی شارێکە بەڕاستی باوەشی بۆ هەموو هونەرەکان کردوتەوە ئێمەش هاوکاریانە بین وەک چالاکی قوتابخانەکانی سلێمانی. دەستان خۆش بێ مامۆستا لە ئێستاشا لە هەوڵێکا لە زانکۆی سلێمانی کۆلێژی پەروەردەی بنەڕەتیمانێ بەشی هونەریشمان هەیە ینی بەشە هونەرەکەی ئەو مامۆسایانەی پەیمانگای هونەرە کە مامۆسان لە خوێندنگاکان لە پەیمانگای هونەرە جوانەکان کارنامەیان وەرگرت ئێستا دەرفەتێکی کە بخوێنەوە بە شێوەیەکی ئەکادمی تر ئەمە تا چەند وا ئەکات و بتوانین هونەر زیاتر باشتر کاری تیا بکرێت لە ناو خوێندنگاکانە لە هەر سێ بوارەکەی شانۆ و میوزیک و هەروەها شێوەکاری شاو و ئەو بەشانەی تریشی کە لەوانەیە شانۆ زیاتر دەستی بۆ بەهاوێ وەکو سەمای بالیە وەکو کۆمەڵی کاری جیاوازتری نمایش ئەمانە تا چەند هەنگاوێکە بۆی کە ئێمە بە ئەکادمی بوون ناڵەکانمان زیاتر پەروەردەکەین. ئێمە وەک بەڕێوەبەرێتی چالاکی قوتابخانەکان بێگومان من سوپاسی هەموو بەڕێوەبەرێک گشتیەکانەکەم بەڕێوەبەرەکانی قەزا و ناحەکان کە زۆر هاوکارمانن. چەند ساڵێ بەر لە ئێستا بەڕێز مامۆستا جەبار حەمە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بوو مامۆستا کەمانووری بەڕێوەبەری پەروەردەی مەڵبەندی سلێمانی بوو ئەو کار ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوامان نەبوو. زیاتر لە 12 مامۆستا ویستیان بچنە کۆلێژی هونەربەشی مۆسیقا بخوێنن بەڵام تەعاودێک بن کە دوایی بچنە ناو ئامادەیەکانەوە چونکە ئێمە سێرماکە لە ناو ئامادەیەکانە مامۆستای مۆسیقامان نەبوو زیاتر لە باخچەکان و بنەڕەتەکان هەمان بوو چونکە کادرمان کەم بوو. بەڕاستی من وەک خۆم پشتگیریم کردن کە ڕازیم بەڵام بەو شەرتی ئەم مامۆسانەکە ئێستا لە بنەڕەتین دواتر ئەو بڕوانامەی بەکەلۆرز لەسەر مۆسیقا بێنن بچنە ئامادەیەکان بە خۆشحاڵیەوەسە ئەو مامۆستانە من چاویان ماجەکەم پابەندی ئەو ڕێنمایانەی ئێمەش و بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانیش بوون ئێستا لە ناو ناوەندەکانی خوێندنە کاری زۆر باش و چالاکیمان بۆ ئەکەن. ئەمەش دەرفەتێکی زۆر باشە. من برای بەڕێز کاک گۆران نامیقم لەلایەت کە سەرپەرشتیاری هونەریە وتی مامۆستا حاڵەتێکی وا هەیە کە ئێمە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ئەڵێن ئەو کەسانی کە لە بواری هونەرایژەکەن بە تایبەت مۆسیقا و شانۆ دەرفەتی ئەویانەیە کە بچن لە ماستەر خوێنن لە پلەیەکی باڵاتر. بەڕاستی من وتم خێرا عریزێ بنووسە با من ڕەزامەندی خۆم بنووسم ئەوەسە لە هەوڵی ئەوەیە من خوازیارم کۆمەڵێ کەسانی وا بڕوانامەی ماستەر بێنن دکتۆرا بێنن ئەو کات ئێمەی چالاکی قوتابخانەکان و سلێمانیش ئیسفادەیان لێکەین بەڵام من کاک گۆران بەڵێنی ئەوەی پیاوم کە ئەگەر بڕوا پلەی ماستەریش بێنیان سەروتر هەر لە چالاکی قوتابخانەکان هاوکارمان بێ ئیشمان لەگەڵکە ئەمە جێی دڵخۆشیە. وەلحاصڵ ئێمە وەک بەڕێوەبەرتی چالاکی قوتابخانەکان هاوکاری هەموو مامۆسایانی هونەرین کە بڕۆن بخوێنن بڕۆن زانیاری باشتر و چاکتر بڕۆن لە هەموو
کۆڵان و کەلێنەکانی کە بۆ هوەر ئامادەکراوە لەوانە زانیاری بێنن تا بتوانین ئێمە خزمەتیان کەین بۆ ئەوەی بیگەێنین بە مناڵان و قوتابیان و خوێندکارانمان. ساڵانە مناڵێکی زۆر لە قوتابخانەکان بەشداری چالاکیەکانەکەن ئێستا باید بە سەمای بالێ و سەماکۆریەکان تا چەند خێزانەکان بەلایەنەوە ئاساییە کە مناڵەکانیان بەشداریش لەو جۆرە چالاکیانەیە بکەن. بڕواب کە سلێمانی زۆر زۆر باشە. من ئەوە زیاتر لە 20 ساڵە لە چالاکی قوتابخانەکانم 13 ساڵ لێپرسراوی چالاکی ڕۆژ ئاوا بووم. بڕواب کە خولەکان ئەکرێتەوە خولی شانۆ شێوەکار مۆسیقا دایک و باوکەکان زۆر بە دڵخۆشیەوە مناڵەکانیان ئەهێننا ناو بەشەکانی هوەریەوە کە خۆیان هاوکاریانن زۆر لە دایکان و باوکان لەگەڵیاندا ئەنیشن تا ئەو چەند کاژمێرە سەرپەرشتیارەکانی هوەری دەرسیان پێ ئەڵێن. ئێستا حالە لە ناو ناوەندەکانی هۆبەکانمانە لە ڕۆژهەڵات ڕۆژاوە و قەزا و ناحەکان خولمانەیە. ئێمە دایک و باوکەکان زۆر باش هاوکاری مناڵان و قوتابیان و خوێندکاران ئەکەن. زۆر زۆر جیاوازە لەو کاتەی سەردەمی ئێمە ساڵەکانی هەشتا چوینە پەیمانگای هونەرە جوانەکان کە بەڕاستی هاوکار نەئەکراین کە ئەیانود مەچنە ئەوێ بڕۆن شوێنێکی تر بخوێنن. بەڵام ئێستا بە خولیا و ئارزوویەکی زۆرەوە دایکان و باوکان کەمانچەیەگەکڕن بۆ مناڵەکەیان ئالەتێکی مۆسیقا چەند سێتێک بۆ ئێوە فڵچیان بۆ ئەکڕن. بەڕاستی زۆر هاوکاریانن. من لێرە دەستخۆشی لە دایکان و باوکانەکەم کە ئەوە هاوکاری مناڵان و قوتابیان و خوێندکاران بۆ هەموو هونەرەکان بۆ بالیە بۆ کاکە ئەم سەمای کۆریە مسپاسی دایکان و باوکانەکەم سەمایەکی کۆریە ئۆتا هەمووشی کچن دایکان و باوکان ئەوانیان تەسلیم بە مامۆسای هوەر و کۆمەڵگەی پەروەردەی و چالاکی قوتابخانەکان کردووە. بێگومان بە سەرپەرشتی کاکە ژیارشەوە کە سەرپەرشتیاری هوەریە لە چالاکی قوتابخانەکان ڕۆژی سێشەمە ئەڕۆنە هەولێر شەو ئەمێننەوە. ئەمانە دایک و باوکەکان من لێرەوە پێیان ئەڵێم چاو بنووقێن و مناڵەکانیان کچەکانیان کوڕەکانیان تەسلیم بە سەرپەرشتیارەکانی چالاکی قوتابخانەکانکەن چونکە لەوێ تەنها کاری هوەری و پەروەردەیی ئەکرێت. هەموو ئەو کارە هوەریانەی کە ئەکرێت ئەبێ ئێمە بە فلتەرێکا بڕۆکە ئیشەکان پەروەردەیی بێت. هەموو ئەو دەقەشانویانەی کە دەشانووی کرا بۆ مناڵان و قوتابیان و خوێندکاران لەلایەن لیژنەیەکەوە لە سەرپەرشتیارە بەڕێزەکانی چالاکی قوتابخانەکان ئەو دەقانە هەڵسەنگاندنیان بۆ کراوە. ئەبێ وشەی نەشیا و تیان نەبێت ئەبێت دەقەکان سیناریۆکان بخوێنرێتەوە. زانی تا چەندە خزمەت بە مناڵان و قوتابیان و خوێندکارانەکان تا چەندە کچەکەیان کوڕەکان لەسەر ستەیج حیوارێک نەڵێن لە بەردەمی جمهورە کە خوا نەخواست لادان بێت. هەموو ئەو کارانە تۆڕە کۆمەڵایەتەکانیان قێزەون کردووە کە خراپ بەکارێت کاری ناپەروەردەی و ناپەسەند هەمووی وەلانراوە. بەڕاستی زۆرێک لە مناڵان من کوڕەکەی خۆم بۆ زۆری لە کارە هوەریەکان ئامادە بووە. مەسەلەن خواردن نەخۆن لەسەر عەڕەبانە چونکە لە تەندروستیان زەرەر ئەدات. بەڕاستی وتی من ئیتر ئیندۆمی ئەو شتانە ناخۆم باوکە. کارێکی تر تۆڕە کۆمەڵاتەکان بەهۆی مۆبایل و فەیسبوکانە چۆن ئەم تەلەبێ ناخوێنێ و تووشی غەڵە دەبێ و بەیانەکەی بە ڕەفیقەکە لە پێم بڵێرەوە. ئەمە یەکێک بوو لە کارە شانۆیە جوانەکان دەقێکی جوان. بەڕاستی مناڵەکەی خۆم وتی ئیتر وەک پێویست لە کاتی ئیمتیحانە من نە مۆبایل نە ئەو تۆڕە کۆمەڵاتیانە بەکار نایەنم. ئەمە کەواتە من هەستم کرد لە مناڵەکەی خۆمەوە تەسیریمان کردووە لە تەواوی مناڵانی بەشدار بوو کە ئەتوانم بڵێم بە چەندین هەزار مناڵ لەو سێ ڕۆژە بەشداری فیستیڤاڵەکانی ئێمەیان کردو. من دەستخۆشیان لێکم. ئەوەش هوەرە بۆ خزمەتکردنی پەروەردە و کە بتوانێت مناڵ زیاتر پەروەردەکە ئێمە دەستخۆشی لێکەی مامۆسا وەکو بەڕێبەر و هەروەکو مامۆسا و لێپرسراوانی لە بەردەم بەڕێستا کارەکان لەوەی کە لە خوێندنگاکانە دڵخۆشین ئەوسا وانی هوەرمانە خوێن هەر لە پۆلەکەیان ماخوێن. ئێستا هۆڵی تایبەت کراوەتەوە بۆ شێوەکاری تەنانەت شوێنیان کردو بۆ شانۆکردن شوێنیان هەیە بۆ میوزیک. ئەمە جێگەی دەستخۆشیە مادوو نەبن بە هیوای ئەوەی کە پلانیشتانە بێ بۆ ساڵی خوێندن کە زیاتر لە بواری هوەرە لە ناو خوێندنگاکانە ڕنگدانەوەی باشتان هەبێ و بۆ بتوانن ئەم فیستیڤاڵانە ئەنجام بن بۆی کە مناڵەکانمان دوو ئایندەی ئێمەن ئەوان بە شێوەیەکی باشتر گەورەبن. دووبارە سپاس بۆ ئامادەبوونەکەم. ئەگەر کاتمە بێ ئەوەش ڕابگەێنم کە ئێمە ڕۆژی دووشەمە کاتژمێر 5 ئێوارە فیستیڤاڵێکی شێوەکاریمان لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە هەیە کە هەر دە پەروەردەکەی سلێمانی زیاتر لە 150 مامۆسای هوەر بەشداری کردووە. من بە خۆشحاڵیەوە پێشوازی لە میوانەکانەکەین کاتژمێر 5 ئێوارە لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە و لە مانگی دەیە بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن ئێمە
گروپەکانی مۆسیقامان هۆبەکانی چالاکی قوتابخانەکانی قەزا و ناحەکان ئاگادار ئەەکەینەوە کە ناوەندی مۆسیقاشمان فیستیڤاڵێکی جوانی گۆرانی مۆسیقا ساز ئەەکەین من لێرە سوپاسی هەموو ئەو کەسانەکەم لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی یاریدەدەری بەڕێوەبەری گشتی سەرجەم بەڕێوەبەرەکانی قەزا و ناحەکان لێپرسراوی هۆبەکان کە هاوکارمان و هاوکاریشمان بن سپاس بە تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندن کە خوازیارم لێرەوە ڕاگەێنم ڕۆژی دووشەمە کاژمێر 5 لە هۆڵی نیشتیمانی ئەم نەسوورەکە بن کۆمەڵێک کاری جوانی پەیکەرسازی و سیرامیک و کاری وێنەکێشان ئامادە کراوە ئێمە لە خزمەتی هەموو هونەرمەندان و ڕۆشنبیرانی سلێمانیان دەستان خۆش بن زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن دەستان خۆش بن سپاس زۆر سپاس زۆر بەخێر